ویستی ئەو جامیتراوتی لەبارەی خۆشەویستیەوە بۆمان بدوێ ئەو سەری هەڵبڕی و تەماشایشی خەڵکەکەی کرد کە بێدەنگی باڵی بەسەردا کێشا بوون ئەم ڕابە دەنگێکی بەرزوتی کاتێک خۆشەویستی سەراپاتان دەتەنێت شوێنی بکەون هەر چەند ڕێگەیەکی دژوار و ناهەموارە کە باڵی بۆ کردنەوە ئێوەش لە ئامێزی بگرن ئەگەر چی ڕەنگە شمشێرێک لە نێو پەڕەکانیدا شاردرابێتەوە برینداریشتان بکات کە قسەتان لەگەڵ دەکات گوێی بۆ ڕادێرن ئەگەر چی ڕەنگە دەنگەکەی خەونەکانتان وردو خاش بکات هەروەک چۆن بای باکووری باخەکانتان وێران دەکات چونکە خۆشەویستی ئەو کاتەی تاجی شادیتان دەخاتە سەرسەر لە خاچیشتان دەدات هەروەک چۆن پەروەردەتان دەکات ئاواش هەرستان پێدێنێت هەروەک چۆن بە باڵاتاندا هەڵدەزنێ و ناسکترین چڵتان لە خۆرە تاوتە دەلەرزێنێت هێندەش بە ڕەگوڕیشەتاندا ڕۆدەچێتە خوارێ و ڕاتان دەوەشێنێت وەک گەنمەشامی لە باوەشتان دەگرێت لە بێژنگتان دەدات و لە تۆکڵەکانتان ئازادتان دەکات دەتان هاڕێ و دەتان کات بە ئارت دەتان کات بە هەویر و دەتان شێلێت ئەو کاتیش دەتان سپێرت بە ئاگری پیرۆزی خۆی تا نانێکی پیرۆستان لە دەرچێت لەسەر خوانی مبارەکی خوداوەند خۆشەویستی هەموو ئەوانەتان بەسەردا دێنێت تا پێی بەنهێنی دڵتان ببەن و بەم زانستەوە بگۆڕن بۆ پارچەیەک لە ژیان بەڵام ئەگەر دەترسن و تەنها بە دوای ئارامی و چێژی خۆشەویستیدا دەگەڕێن ئەوە چاکتر وە جەستەی ڕوودتان داپۆشن و لە تیغی خەرمانکوتی خۆشەویستی دوور بکەونەوە ڕووبکەنە ئەو جیهانە بێوەرزەی کە تێیدا پێدەکردن بەڵام تەواوی پێکەنینەکەی خۆتان ناهێنێتە سەر لێو دەیشگرین بەڵام هەموو فریمەسکەکانتان ناڕێژن خۆشەویستی نەهیچ دەبەخشێت جگە لە خۆی و نەهیچی ژوەر دەگرێت جگە لە خۆی خۆشەویستی نەبەندی موڵکە و نەسەودای خاوەندارێتی خۆشەویستی لەسەر بنەمای خۆشەویستی پایەدارە کاتێک ئەڤیندار دەبن مەڵێن خوداوەند لە دڵی مندایە بەڵکو بڵێن من لە دڵی خوداوەندام وا گومان مەکەن کە دەتوانن خۆشەویستی بەڕێوە بن چونکە ئەگەر خۆشەویستی ئەوە بەشایەت بزانێت ئێوە بە شایستە بزانێت ئەو بەڕێوەتان دەبات خۆشەویستی خۆی ئارەزووە هیچ ئارەزوویشی تری نییە جگەلەوەی خۆی بهێنێتە دی بەڵام ئەگەر خۆشەویستیتان کرد دەبێت خواستێکتان هەبێت ڕێگە بدەن با ئەمانە خواستەکانتان بن بتوێنەوە ببن بە ئاو وەک ئەو جۆگەی ڕەوان بن کە گۆرانی بۆ شەو دەڵێت ئامادە بن ئازاری زیاتر لە سۆز ئامادە بن ئازاری زیاتر لە سۆز تێدا وەربگرن چونکە زام تێگەیشتنە لە خۆشەویستی چێژ لەم خوێنبەخشینە ببن سپێدان بێدار بن بە دڵێکی ئامادەوە بۆ فڕین سوپاسی خوداوەند بکەن بۆ ڕۆژێکی تری خۆشەویستی لە نێوەڕواندا ئاسوودە بن و بە قوڵای خۆشەویستیدا ڕۆچن یاوەران بە سوپاسە بۆ ماڵەوە بگەڕێنەوە ئەو کاتەشی دەستنە جێگا و دەتانەوێت بنون بە ئاوازی ستایش ئامێز نزا بۆ کەسە بکەن کە خۆشتان دەوێت سڵاوتان لەوێت و سواس بۆ هاوکارانم لە دەستگای میدیای کورسات لە خزمەتتانە لە خانەقای بیارەوە لەو شوێنەی کە ناوەندی عیرفان و زانست و تەسەوفە لە کوردستان و لە عێراق و لێوەشەوە بۆ سەر تاسەری جیهان لە خزمەتتانە دەبین کە باس لە ئاینی خۆشەویستی بکەین باس لە ئاینی ئیسلام بکەین بەڵام لە دیوە تەسەوف و عیرفانیەکەیەوە لەو شوێنەوەی کە لە دڵەوە دەردەچێت و جەمال حسێن لە زنجیرە کتێبەکەیدا پێی دەڵێت ئاینی خۆشەویستی لەگەڵمان بنەمە ئێوارەیە بۆی کە بزانین چۆن ئاینداری کوردەواری ئەلێرەوە زیاتر لە 138 ساڵ بەر لە ئێستا شێخ عومەر ضیاءالدین ئەم خانەقایی بنیاد ناوە قەدەس الله سره شێخ عومەری ضیاءالدین یەکێکە لەو شێخانەی کە لە سەرچڵی شێخانی تەسەوفی ئیسلامی و لە سەرچڵی تەریقەتی نەقشبەندیە کاوان ئەو تەریقەتان لە کوردستاندا بەڕێوە بردووە و چەندین زانە پێگەیشتون پێشەوەی کە بچینە ژوورەوە و باس لە بابەتی زانستی بکەین لە ناو ئەم خانەقایە کە ئێستا گوێتان لە خوێندنی قورئانە دەچین یەکێک ئەدوێنین زۆر بە کورتی مامە سەلام عەلەیک ئەحواڵە لە چیای زۆر سپاس دەستم ماچەکەم فەرموو زۆر بە کورتی گوێت نییە ناتوانێت قسەم بۆ بکەی یاخوا سەرکەوتووبی یاخوا سەرکەوتووبی ئەو دەستەتم بەرەوە ماچەکەم دەستە ماچەکەم قوربانە بم من داوای لێبوردنەکەم ئەم پیاوەی کە ئیبرین یەکێکە لەو پیاوانەی کە بە درێژای 35 ساڵی ڕابردوو لە خانەقای بیارە بۆ شوێنێکی خۆی هەیە و یەکێکە لەو پیاوانەی کە ئەتوانن لە شوێنی راپۆرتی لەسەر ببینن ئەچینە ئێرە لە چێشتخانەکەەوە دەست پێەکەین کە لە سەرەتای کردنەوەی خانەقای بیارەوە ئەم چێشتخانەیە ئامادەیی هەیە و
ڕۆژانە ژەمە خواردنەدات بە ئەو کەسانی کە ڕۆکەنە ئێرە دەمەوێت لێرە زۆر بە کورتی لە خزمەت مامۆستایە سلام عەلەیکوم مامۆستا ماندوو لەبی خۆشمادنی بەخێر مامۆستا 38 ساڵە خانەقای بیارە لەسەر دەستی شێخ عومەر ضیاءالدین قەدەس الله سرەه دروست کراوە هەر لەو کاتەشەوە خواردن ئەدرێ بە خەڵک چەند ساڵە خواردنێن بە خەڵک لەوەتی خانەقای بیارەکەدا مەزەورەتی شاه عومەر تاکو ئێستا هیچ ژەمێک بڵێ ئەوە نەبوو کە لە خانەقای خواردن نەدرێ معدل لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزانە خواردن درراوە هەم بە فەقێ و هەم بە غەیری فەقێ ئەوانەی کە هێن لە خانەقا ئامێنەوە ئێمە لێرە سێژەمە خزمەتیان ئەکەین ئێوە لەسەر سوورن لەگەڵ ئێران ئەگەر کەسێک لەو دیەوە بێت موسڵمان بێ غەیرە موسڵمان بێ نوێشکەر بێ ئەهلی تەریقەت بێ غەیرە تەریقەت بێ خواردنێن بە هەمویان ئێمە هیچ فەرقی ناکەین قەولێکی شاه عومەر هەیە ئەڵێ فەرمێ هەر کەسێک هاتە خانەقا لێ دینی مەپرسن ئێمە هەر کەسێک بێتە خانەقا چ لە هەر شوێنێکەوە بێ لە هەر شارێک بێ لە هەم وڵاتێ بێ ئێمە لێرە خزمەتیەکەین چ موسڵمان چ غەیری موسڵمان بێ ئێمە هیچ فەرقی پێ ناکەین لێرە خزمەتیەکەین ئەو خواردانی کێوەی دەن سێژەمەیە بەڵێ لە غەیری ڕەمەزان سێژەمە خواردن نەدرێ بە میانەکان لە ڕەمەزانیشا دووژەمە هەم ئێوارە هەم پاشێ و خواردن ئامادەیە کرێ بۆ کەسانی کە لێرە مێننەوە خواردنەکانتان بڵێن چۆن دەست ئەکەوێت چێ یارمەتیتانە لە کڕینیانە بەنسبەتی بڵێ خواردنەکان ئێمە لێرە خانەقا خۆی مەقوفاتی هەیە داهاتی مەقوفاتەکەی گەڕێتەوە بە خانەقا و لەگەڵ ئەوە شەقەڵکی خێرخواز زێرە کە یەک یارمەتی خانەقادا و پێداویستەکانمان بۆ جێبەجێکن ماندوو نەبن و لەش هەر بەخێرن زۆر سپاس بەڕاست خواردنێن بە ئێمە شوانێ دوایی زۆر زۆر سپاس ئێمە ئینشاءڵڵا ئەو ستافەی کورسات کە هاتوونە تێرەم ئێوارێ بۆ بەرەکەت لە خانەقا نانەخۆین هەڵبەتە چەند جارێک من بە شەخسیش هاتوومە تێرە بۆی کە نام بخۆم لەبەرەوەی کە بەرەکەت لە نانەکە وەربگرم ئەم خانەقایی کە لێرە لە خانەقای بیارە و خانەقای مەولاناش دەسلێمانی و چێشتخانەی کاگەحمەی شێخ و شوێنە هاوشێوەکانی کۆمەڵێکی زۆر لە خەڵک نانی لێ ئەخوا مەرج نییە لەبەر هەژاری مادی بێ زۆر جار لەبەر هەژاری معنەویە کە ئێمە پێویستمان بە بەرەکەتی ئەو خواردنەیە بۆی کە دڵمان خۆشتر بێت و خۆشەویستی زیاتر لە ژیانی خۆمانە وەربگرین و بیبەخشینەوە ئەم خانەقایە هەر لە سەرەتاوە کە کراوەتەوە شاه عومەری ضیاءالدین کتێبخانەی تێدا داناوە مامۆستای ئێرە قسەمان بۆ کا بچینە خزمەتی بچینە خزمەت مامۆستا بچینە خزمەت مامۆستا بۆی قسەمان بۆ بکات فەرموو یا الله فەرموو مامۆستا با لە خزمەت جەناب تا بڕۆین یەکێک لەو مامۆستانەی کە ئێستا لە تەمەندا ماشەڵڵای لێبێ باڵای کردووە و لەگەڵ یا علمی زیادی کردووە و عیرفانی زیادی کردووە زۆر تکامان لێ کرد کە قسەمان بۆ بکات حوسەڵی قسەکردنی زۆر کەم بوو تەشریفی لێوێ نییە فەرموو مامۆستا بۆیە لە چێشتخانەکەەوە دەستم پێ کرد چونکە زۆر جارە وترێ تێرم کە اینجا فێرم کە لێرە یارمەتی خەڵکەیەن کە خەڵک تێر ئەکەن کە ئەمەش هەمووی لە جوانیەکانی دینداری ئێمەیە لە دینداری متەسەویفانەی ئێمەیە ئەمەی کە ئێستا لێرە ئەیبینن بریتە لە ئامادەکردنی سفرەی بەربانک بۆ فەقیان و بۆ هاوڵاتیان کە ئەو خواردنەی پێشکەمێک بینیتان کە لێ ئەنرێت و لەسەر ئەرکی خانەقا ئەکڕێت پێشکەشی خەڵکەکرێت باشە لە خزمەت مامۆستا ئەڕۆین مامۆستا لەگەڵ جەناب تەکارەکە تەواو بکەین جا بچینە خزمەت مامۆستای تر فەرموو یا الله سلام عەلەیکوم یەکێک لەو شتە جوانانەی کە لە خانەقاکانی ئێمە فێرەکرێت لە تەکیەکانی ئێمە فێرەکرێت لە مەدرسەکانی ئێمە فێرەکرێت مەسەلەی ئەدەبە مەسەلەی ڕێزە تێبینی بکەن کە مامۆستا تێپەڕی چۆن هەموو گەنجەکان وەکو ڕێز وەکو احترام لە بەریا هەڵسانەوە کە ئەمە خۆی لە خوایشێکە لەو ئادابانەی کە لە ناو کۆمەلگای کوردەواریە بوونی هەیە و بەشێکی زۆری ئەم ئادابانە لە ڕێگەی تەکیە و خانەقاکانەوە بێمە بەخشرێتەوە بۆ ئێمە زۆر گرنگە کە ئەم شتانە زیندوو بکەینەوە و اینجا باس لە لایانی عیرفان بکەین قوربان سلام عەلەیک مولوي عليه الرحمة لغير ما مسايك والحاصل ما مساكت وجه أوا أخذ أكيد أوا كما بيم عليه ما مسا خانة خاي بيارة كده ولا خانة خاي بيارة أفهمي وشارع أفهمي لا خانة خاي بيارة أويت يا أداء جماعة بيداري شوي أداء ذكر فكر إتشيد به أما المداحة مولوية جاء بين فرد جماعة علماء بين فرد جماعة ملا فقه بين فرد جماعة نايفوتين أم جاء بيداري شو نيوزكي نايفوتين أدب أما أدبك سشاوي هميت يد أدبك تسوي إمام حسن إمام الشافعية قربان دعاء أوج ذكر بحثي مدن وخبرك إن ختمت يا أكل صوب جاء صالمو بش أم ختم دام زراو أم ختمت يا أكل إبارو بياني بحثي مدن ذكر لا إله إلا الله أمانيت يا دائما فخيك يتجرا
وەقی کاتوتە فەی دوو علم بووە ولا خوندویانە زۆر هاتون تێرە خوندویانە فەی دوو علم بوون علمی عرفانی و علمی ظاهری هەردووکیانی وەرگتۆ چۆتۆ بۆ وڵاتی خۆیان بوون بە چرایەکی گەورە بۆ مەملەکەتە ئەوە هین بوون نەفعیان بۆ مسلمانان بووە لما فرموت أدب ذكر فكر آداب أو رجانا فيربن ذكر أو رجانا أي كان لباين دوين يجي بياني ولا دوين يجي عسروا لبابتي فكري شلون فقط عن بيجانو لما مصا يعني لبابتي فكر بدون خبر أو أنا كان بحثي مدنا كان ساعات دا نشن رابطة خبره كان داي رابطة خبر رابطة مرشد أو مرشدة أكن داي أمدا ذكري قلبي ذكري خفي أو بذكر في نفسك تطلعا وخيفة ودون الجهر أو إذا سورة المعنوية مولانا خالد يادي مدانا ما اسمه كريم جوان فرماشي فرمو لو بارو أدويك ذكري قلبي شونه ذكري قلبي أو تاين هناسي أقريتو زبان الكلمة ملاشوتو لفظ جلالة الله لفظ جلالة بخل إنسان دليلنا أمره بخل ذكري قلبي بخل الله أكا هذا الشغف هم دمي لما دلو دمي به وبعض مرض من الدنيا قمي به أما بوشي ودى سورة كيبايا أم جاء ذكر كيش لا إله إلا الله أخوانيتو دعاء وفاريتو دعاء خيبا مسلمان ومتي في أمر صلى الله عليه وسلم بوشي ويتلوا دعائيا ختمك بركات لا عمره لعلم تاعنا بماما صاجان ما عنده نبي بچینەوە دار بە سەر چاو فەرمو مامۆستا پێشمان کە بۆ ئێمە لە خزمەت تابین ئەوەی کە گوێتان لێبوو لە مامۆستا بەڕێزەی کە ماشاءالله تەمەنی لە هەڵکشانە و علمیشی زیاتر لە هەڵکشانە و عیرفانی لە هەڵکشانە ئەمە زۆر گرنگە بەڕێزان ئەوەی کە لێرە ئێمە ئەیبینین لە ئەم جۆرە ئاینداریەیە بریتیە لەوەی کە بیهێنە بەرچاوی خۆت قامیشی شەکر بەڵێ ناوەکەی هەمووی شەکرە بەڵام ڕقە تۆ پێویستەوە ئەم قامیشە بگوشی بۆی کە ئاوەکەی بگریت و هەست بە شیرینەکەی بکەیت ئەمەی کە لێرە لە خانەقای بیارە و لە مەسالی تەسەووفا لە کوردستانە ئەیبینین بریتیە لە گرتنی ئاوی ئەو قامیشی شەکرا بۆی کە هەست بە تامەکەی بکەیت کە مەلایەنی عیرفانیەتی بابەتی دینەکەی ئێمەیە لە بابەتی ئەوان پێڵێن علمی عیرفان علمی باڵتن علمێک کە لە ناوە هەستی پێەکەی ئەم عیلمە پێویستت بۆیە کە لە دەرەوە بەظاهیر بیزانی بەڵام لە ناویشەوە هەستی پێ بکەوی کە مامۆستاوی باسکردن ئەوەیە کە لە ناوە هەستی پێەکەین و ئینجا لەگەڵ جەنابی مامۆستایە باس لەو علمانە ئەکەین کە بە علومی ظاهری ناوێ من خۆیان و لە علومی شەریعەتایە دەمەوێت پێشەوەی لە خزمەت مامۆستایە قسە بکەم سەرنووسان بۆ ئەوە ڕابکێشم فەرموو مامۆستا ئەو ئەلیفبایی کە من لەسەر تەسەووف خوێنوومەتەوە بابەتی تەسەووف بابەتی طەریقەت موو بە موو جێبەجێکردنی شەریعەتی ئیسلامیە واتە ئەم بابەتەی کە پێوتە تەسەووفی ئیسلامی بابەتێک نییە لە دەرەوەی شەریعەت بێ بەڵکو بابەتێکە موو بە موو جێبەجێکردنی شەریعەتە و وەک بۆم باسکردن ئەگەر شەریعەتی ئیسلامی ئێمە تەماشای بکەین وەک قامیشێکی شەکر لە ڕێگەی تەسەووف و هەوڵین کە ئێمە ئاوی ئەو قامیشە بگرین بۆی کە هەست بە تامی شیرینی ئیمان و ڕۆحانیات بکەین لێرەوە داخلی کتێبخانە ئابین ئەوەی کە زۆر گرنگە ئەمێ ئاماژەی پێبەم بۆتان کتێبەکەی خۆم کە لە پێشەشی ئاماژەم پێدا ناوی پەیامبەرە جوبران خەلیل جوبران نووسیبەتی و توانە ئەمین وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و بۆ زیاتر لە 50 زمان وەرگێڕدراوە ئەم کتێبخانەی کە ئێسێمەتیاین لە پێش 138 ساڵەوە دامەزراوە شاعومەری ضیاءالدین کە دامەزرێنەری خانەقای بیارێ ئەم کتێبخانەی دامەزراندووە و لەو سەردەمەشا کە کتێب زۆر بە زەحمەت دەستکەوتووە کتێبی بۆ ئێرە پەیدا کردووە بۆ لەبەر ئەوەی کە ئەهلی تەسەووف و ئەهلی طەریقەت و بەتایبەت طەریقەتی نەقشبەندی زۆر هەوڵیان داوە لە بابەتی علم و معریفەتە زۆر بچنە پێشەوە بۆی کە پاشەوەی لە ڕێگەی عەقڵەوە لە عیلمەکە تێگەیشتن اینجا لە ڕێگەی ڕۆحەوە بتوانن تامی شەکر و شیرینی دینەکە بکەن بەخێر بێنێ خواسەر چاوان خوای تەعالا ئەجرتان بۆ بنووسین ئامین یا ڕەبی مامۆستا ئەگەر هەڵم ڕاستم کەرەوە وان بە بینەرەکان وت کە لە طریقەتە طریقەتی نەقشبەندی بێ خو طریقەتی قادری بێ هەردووکیان لێک سەرچاوە ئاوە خۆن هەردووکیان هەر بەدوای خوای ئەگەڕن بۆی کە یارمەتی ئینسان بن خوا بدۆزێتەوە وتم طریقەت موو بە موو جێبەجێکردنی شەریعەتە بسم الله بە ناوی خوای پەروەردیگار ڕەمەزانی هەموو لایەک و مسلمانان قبول بێ زۆر بەخێر بێن سەر شاوان قسەکەت دەقوایە قسەی زانایانی ئیسلامە تەسەووف یا هەر ڕێبازێکی دیکە نابێ پێچەوانەی ئەم شەریعەت و ڕێبازە بێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تەرەفی خوا بۆی هاتووە تەسەووف شێکە لەو ڕێبازە ئیسلامیانەیە کە وەکو مەولەوی دەڵێ وەلی ئەوەسانێ یەک موو لە نابێ لە شەریعەت لابە بۆیە من بە کورتی دەمەوێت دووشت بڵێم یەکێکیان ئێمە ڕێبازێکمان قبول نییە
بەرهەم و نەتیجە و بەروبوومەکەی داعش و فکرەی تونڕەوی و تەکفیر و تەفجیری لێ دروست بێ. مەدرسەی بیارە مەدرسەیەکە لەگەڵ میان ڕەویدایە. دوو تەسەووفێکیشمان قبول نییە پێچەوانەی شەریعەت و لەسەر ڕاڕەوی زانایان وەکو مەزهەبی شافعی و ئەشاعیرە و ماتوریدە نەڕوە. بۆیە مەدرسەی بیارە لە درێژەی مێژووی زێڕین و پڕشنگداری ئاوێتەیەکی شەریعەت و طریقەت بوو، یعنی علم و عرفان. بەڵێ جا لە مەسەلەی علم و عرفانەوە کە بە باڵتنیات ناوێن هەندێک جار بەشتە ناوەشەکان ناوێ بند لە زانستەکان تریشەکە باس دەکرێت شتێکە بێ هەستی پێ بکرێت لە بابەتی ڕۆحانیاتە، بابەتی خودی ڕۆحەوە تەنها خوا ئەیزانێت و جەناب لە من زۆر شارەزاترێ بابەتە، بەڵام لە بابەتی المەظاهرەکە ئەوە بە عەقڵە بێ ئینسان هەستی پێ بکات و هەر عەقلیش یەکەم شتە بۆی کە مرۆڤی موسڵمان شتەکانی لەسەر واجب ببێ. لە ڕووی مەسائلی عەقلیەوە ئێوە لە مەدرسەی بیارە چۆن فەقێکانتان پێگەێنن بۆی کە مەلایەکیان لە دەرچێ سبەینێ وەکو جەنابت و ئەو مامۆستانی کە لێرە پێگەیشتون بتوانن بە ئەمانەتەوە ئەدای واجبەکەی خۆیان بکەن. مەدرسەی بیارە لە درێژەی دروستبوونیەوە لە سەردەمی شێخ عومەری بیارە و ئەگەریش بڵین پێشی ئەویش لە سەردەمی حەزەتی مەولانە و حەزەتی سیراجەدین تا ئێستا درێژە پێدەری ئەم ڕێبازە تۆکمەیە بووە کە زانایانی کوردەواری، زانایانی موسڵمانانی کوردەواری بڵین هێناویانە کە مەشهورە بە حوجرە. بەڵام بیارە تایبەتمەندیەکی هەیە کە وەکو مامۆسای مدەڕیس دەفەرمێ لە سەردەمی زیێڕینی خۆی خزمەتێکی گەورەی بە زانایانی موسڵمانانی کوردەواری و مەنتیقەی ئیسلامی بەعام کردووە و بۆتە چرایەکی ڕۆشن بۆ ڕۆشنکردنەوەی عالەمی ئیسلامی و کوردەواری بە تایبەتی. و مامۆسای مدەڕیس دەفەرمێ لە سەردەمی خۆی هەتا ئێستاش ئەلحەمدولیلا خزمەتەکەی بەردەوامە زانایانی کوردەواری بیارەی شەریفەیان بە ئەزهەری کوردستان ناو بردووە، چونکە لە سەردەمی خۆی هەتا ئێستادا زانستە ئیسلامیەکان لە قورئان و سنەت و علمی تەفسیر و علمی حەدیث و فقه و ئوسولی فقه و هەموو زانستە ئیسلامیەکانی تێدا خوێنراوە، زیاد لەسەر ئەوەیش زانستە عەقڵیەکان وەکو مەنتیق، لۆژیک، فەلسەفە و علمی کەلام و فەلسەفە و ئانە بە تێر و تەسەلی و بە درێژی دەخوێنرێ. بۆیە لێرەدا وەکو جانی بە عیلمیەکەی هەموو مادە عیلمیەکان کە مەشهورە لە کوردەواری مەلای 12 عیلم، بەڵکو زیاد لە 12 عیلمیشی تێدا دەخوێنرێ بە هەموو عیلمە شەرعی و عەقڵی و نەقڵی و عەقڵیەکان. ئەگەر پرسیارێکت لێ بکەم دینداری کوردەواری ئەوەی کە ئێمە بڵین مۆدیلێکی کوردیمان هەیە لە دینداری کە دیسان و لە تەسەووف و لە ڕێبازە متەسەووفەکانەوە سەرچاوی وەرگرتووەتەوە چ تایبەتمەندیەکی خۆی هەیە جیاواز لە دینداریەکانی تر، ئەگەرچی هەمووی هەر دینی ئیسلامە، بەڵام ئەو تند ئاژوانش کە جەنابەت ئاماژەت پێدا دووبارە خۆیان بە موسڵمان ئەزان، بەڵام دینداری کوردی چ چێژێکی خۆی هەیە کە هەست بکەی ئەمە بەڕاستی دینداری کوردیە؟ خۆی لەگەڵ هەڵهاتنی خۆری ئیسلام بۆ کوردستان کە بەبێ شمشێر ئازاد کراوە کوردستان و خەڵک باوشی کردوتەوە بۆ ئیسلام، نوری ئیسلام و ئیمان لە ناو دڵی کوردەواری جێنیش بووە و کورد خاوەنی چەندەها کەڵەپیاوی گەورەیە لە مێژووی ئیسلامیدا، جەنگاوەری تێکۆشەر، زانای گەورە، هەمویان لە ئاسمانی درەوشاوی مسلمانان دەدرەوشێنەوە وەکو هاوشێوەی ئیبن ئەثیر و ئیبن قوتەیبەی دەینەوەری و ئیبن سەلاحی شەهرەزووری و ئیبن الحاجیبی کوردی و مەولانای شارەزووری و سەدەها زانای و کەڵەپیا و کە لە عالەمی ئیسلامی دەدرەوشێنەوە. بۆیە مسلمانان یعنی ئەو وشەیە خەڵک بە خراپوەری نەگرێ مسلمانی کوردی، مەبەست ئەوەیە یعنی مسلمانان لە دێرێژەی تاریخی ئیسلامی ئاوێتە بووە لەگەڵ ئیسلام، بۆیە کولتورێکی کوردەواری ئیسلامی لە ناخەوە دروست بووە. بۆیە ئەم پەیڕە و یاسا و پرۆگرامەی کە باو باپیر و زانایانی ئیسلامی هاوشێوەی جەنابی مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس، هاوشێوەی شێخ سەعیدی نورسی و هەزارەها کەڵەپیای وەکو کاک ئەحمەدی شێخ و مەولانا خالید و شێخی سیراجەدین و هەزارەها تێکۆشەر و شۆڕژگێڕی وەکو قازی محەممەد و شێخ عوبەیدوڵڵای نەهری و جەنابی شێخ مەحموودی حەفید و چەندەها و چەندەهای تر لە شاعیر وەکو مەحوی و نالی و هەزارەهای دیکەی وەکو جەنابی مامۆستا ئەحمەدی نووش، هەزارەها یعنی ئێستا ناتوانین ناوی هەموویان بین. هەموو ئەوانە پێشەنگی کۆمەلگای کوردی بوون لە ڕووی ڕۆشنبیری و تەریخ و شیعر و هونەر و شۆڕش و نیشتیمان پەروەری. بۆیە ئەم ئیسلامیەتە کە هاتووە گەیشتووە بە ئێمە سەدە بە سەدە دەست بەدەست، ئێمە پشگیری لێ دەکەین و ئێمە خەڵکی هۆشیار دەکەینەوە لە هاتنی فکری تونڕەوی و لە هاتنی متەساهیل و
ئەو بەرهەمە کە ئیتر داعشی لێ دروست بووە کە هەموو موسڵمانان خۆیان تەبەڕا دەکەن بۆیە فکری تونڕەوی کە دەست پێ دەکا بە تەکفیر دوایش بە تەفجیر ئەمە ئیتر ئێمە ڕەفسی لێ دەدەین چونکە ئیسلام ڕۆحی ئیسلام لەگەڵ میانڕەوی و نەرمونیانیدایە بەم میانڕەویە حەزرەت صلی الله عليه وسلم بە ئەخلاقی جوانی بەو نەرمونیانی و بەزەیەی توانیوێتی هەموو نەتەوەکانی جیهان بۆ باوشی ئیسلام بێن بەڕاستی ماندوو نەبن و بەرەکەتکەوێتە تەمەن و علم بەخێر بێن سەرچاوانێ مەمنون مامۆستا لە خزمەتتا کەمێک ترە گەڕێمەوە باشەکانی تری خانەخا بەسەرەکەم زۆر سپاس مامۆستا ئەبێ دەرگای مەرقە کرابێتەوە بێ زەحمە دەگە سێرێکمان بۆ بکەن ئەگەر هەتاوەکو کاتی دەرگاکە کرێتەوە مێ سەرنجستان بۆ ڕابکێشم کە ئامانج لەم بابەتە ئەوەیە کە ئێمە لەوە تێبگەین کە محیبەت خۆشەویستی ببەخشینەوە هەر بۆیە لە ئەو بەشەی کتێبەکەشم بۆ خوێنم ئێوارەیە کە باس لە خۆشەویستێکە خۆشەویستی لە هیچ تێناگە جگە لە خودی خۆی هەل لەبەرەوەشە کە تۆ تەماشاکەی کە تۆ ڕۆکەیت تەکیەک یا خانەخایەک لە کوردستانە هەموو بەڕێزانی لەوێ کارەکەن بەڕووی گەشاوەوە بە خێرهاتنە دەکەن خۆشەویستیت پێبەخشن و چاوەڕی هیچی ترە لێ ناکەن ڕێزت لێگرن ئەوەی جێگەی سەرنجە لە ماوەی 138 ساڵی ڕابردووە کام خانەقای بیارەی هەیە و مامۆستانی پێگەیانوە ئەوەی کە من بەرچاوم کەوتووە بەرجۆم کەوتووە تاوەکو ئێستا یەک دانە مامۆستای توند ئاژوش لێرەوە بەرنەهاتووە هەموو مامۆستانی کە لێرە بە بەرهەم هاتوون میان ڕەوبوون حەزەکەم تاکۆ کاتی دەرگای مەرقاکەمان بۆکەنەوە بچینە سەرەوە کاک سیروانوەرە لەگەڵما لێرە بەشێکەیە لە پشتی خانەقای بیارەیە کە ئەم بەشە گۆڕی کۆمەڵێک پیاوچاشی تایە بۆچی من ئەمێ بتان بەم ئەمەتان پیشان بم ئەم بابەتە بۆ تێگەیشتنە لەوەی کە ئێمە ئەوەندە بە جوانی ئاینمان جێبەجێ کردووە لەگەڵ مردنی پیاوچاکەکانمانە دارمان ناشتووە هەندێجا لەگەڵ مردنی کە سوکاری ئاساییشمانە دارمان چاندووە کامەوای کردووە کە کللتوری ژینگە پارێزی ژینگە دۆستی خۆشویستنی دار خۆشویستنی سروشت لەگەڵ ئاین و ئاینزا جیاوازەکانە بێت ئەمە ئەلێرەوە کە دەبین مەرقەی کۆمەڵێک لەو پیاوچاکانەیە هەر کە ناتوان نای هەمویان بخوێنمەوە بەداخەوە کۆمەڵێک لە مەشایخ لێرن بۆ نمونە من بیستم کە لێرە شێخ عەبدولقادری کە بریتێ لە نەوەی بابەشێخی سیرێکە کاتە باوکی شێخ عوسمانی سیرێ مەرقەی لێرەیە لەگەڵ ئەوان تریشا خوا لە گوناحی ئەوان و ئێمەش خۆش بێ تەماشا بکەن کە ئەو دارە چەند تەمەنی کۆن لە لێوان نێژراوە سەری ئەو دارانی تر بکەن سەیریکەن کە لێرە دار دەبینین مانای ئەوەیە کە ئێمە میلەتێکی ژیان دۆستین هەورامایش خۆتان نەزان بۆ خۆی لانکەی ژیان و ژیان دۆستی و جوانی و سەوزاییە و لانکەی خۆشەویستێ دەچمەوە خوارەوە زۆر مەبەستمەکە ناو مەرقەکە ببینین ناو مەرقەکان کە ئەبینین سەردانیکردنی گۆڕ لە ئاینی ئیسلامە ئەوانی کە لە دین شارەزاترن لە من باشترێتوان قسەی لەسەر بکەن کە بۆ بیرکەوتنەوەی مردنە بەڵام لایەنێکی تری ڕۆحانیشی هەیە کە ئەبێ لەوە تێبگەین کە ئێمە کە ئەمرین تەنها جەستەمان ئەمرێ ڕۆحمان ئازا دەبێ ئەوەی کە ئێستا ئەم جەستەی کە ڕۆحی ئەمەی هەڵگرتووە لە هەمان کاتە ڕۆحمانی زیندانی کردووە بەڵام ڕۆحی گەورە پیاوان لە پاش فەوتیان لە پاشەوەی کە ئەڕۆن جەستەکان کە نامێنێت ڕۆحیان ئازا دەبێت ئەلێرەشە حەزەکەم سەرنجستان بۆ شتێک ڕابکێشم کە ئەچینە ناو مەرقاکەوە سلام عەلەیکوم لێرە تەمەشا بکەن مەرقەی شێخ عومەری زیاءالدین و کۆمەڵێکی تر لە خانەوادە و کەسوکاری لێرن ئەدەبەن دەنگم نزمەکەمەوە لە کاتی قسەکردنا بەڵام تەمەشایکی ئەو بەرامبەرە بکەن حەزەکەم جگە لە مەرقەکانەوەش بنووسراوە مۆزەخانەی خانەقای بیاری شەریفە کە کۆمەڵێک لە ئەو شتانی تێدا هەڵگیراوە کە پەیوەندیدارە بەو شێخانەی کە لێرە تەریقەتیان بە خەڵکداوە و ئاینی خۆشەویستیان بەخشیوەتەوە بە خەڵک و لێرەش مویەکی پێغەمبەر هەیە درودی و سەلامی خوای لەسەر بێ کە پێ لێرە خۆیان بە مەحاسینی شەریفە ناوێ بن دانراوە و ئەمەش گۆڕی هەرێکێک لەو پیاوچاکانەیە کە شێخ نەجمەدین نەقشبەندی و شێخ عومەری زیاءالدین و شێخی عەلاءالدین لێرە مەرقەکانیان لێرە دەمەوێت سەرنجتان بۆ ڕابکێشم کە خانەقای بیارە لە مەجای ئەدەب وەک بۆم باسکردن لە زیکرا وەک مامۆستا فەرەج باسی کرد لە فیکرا وەک مامۆستای تر باسی کرد مامۆستا عومەر باسی کرد کە کۆمەڵێک کە لە شاعیر و پیاوی گەورەی تا هەڵکەوتووە و لێرە خوێندویانە لە نونەکانی نالی و مەحوی و مەولەوی کە لەم خانەقایانە پێگەیشتوون جگە لەوەش مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس کە مامۆستا مەلا عەبدولکەریمی دیارە بەناوبانگە و مفتی عێراق بووە 25 ساڵ لەم مەدرسەیە کاری کردووە لەبەر ئەوەی کە ویسمان لەم ئێوارەیە لە خزمەت ئێوە عەرزی بکەین ئەوە بوو کە نمونەیەکی جوان لە دینداری کورداواری لە ئاینی خۆشەویستی پێشکەشی ئێوە بکەین لە هەورامانەوە و
لە پایتەختی خۆشەویستیەوە لە پایتەختی محیبەت و لە پایتەختی دینەوە لە پایتەختی تەریقەتی تەسەوفی کوردستانیەوە بەخواتان ئەسپێرم ئەگەڕێمەوە لای هاوڕێیانم لە ستۆدیۆ خواتان لەگەڵ